لە ڕۆژانی 23 تا 30 ئەم مانگە 13مین فستیڤاڵی فیلمی کوردی لەندەن بەڕێوەچێت کە لەم فستیڤاڵەدا نزیکەی 31 فیلم بەشدارن کە 15 فیلمیان فیلمی درێژ و 16 فیلمیشیان فیلمی کورتن و لەناو ئەم فیلمانەشدا دۆکیۆ فیلمیش بوونی هەیە. قسە باسی زیاترەکەم لەسەر فستیڤاڵەکە و چالاکیەکانی ناو فستیڤاڵەکە و ئەو خەڵاتانەشی کە دانراون بۆ ئەوەی کە دابش بکرێت بەسەر باشترینەکانی ناو ئەم فستیڤاڵەدا. شلێر خانم هەیە، شلێر خانم لەگەڵا لە لەندەنەوە کە لە سکایپۆ لەگەڵمە. شلێر خان سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. ئەم کاتتان باش. زۆر سپاس بۆ تۆ. ئەگەر باسێکی چالاکیەکانی یەکەم ڕۆژی فستیڤاڵەکەم بۆ بکەی، فستیڤاڵەکە چۆن دەستی پێکرد؟ فستیڤاڵەکە بە سەرەتا بە هەندێک خواردن و هەندێک وتار دەستی پێکرد دەربارەی چۆنێتی بەڕێوە ڕۆشتنی فستیڤاڵەکە و هەروەها دەربارەی خات و ژینا ئەمینی تێکیانی لە دەستدا بەدەستی ڕژێمی تیرۆریستی ئێران بە وتارێک لەسەر ئەو بابەتانە دەستی پێکرد. دواتر بڵێن بە مۆسیقا و گۆرانی لەلایەن خاتونێکی فەرەنسیەوە کە بە سۆرانی و بە کرمانچی گۆرانی بۆ وتین لەگەڵ با بڵێن چەند ئامێریکی کۆن کە خۆی بە ئامێرەکانیش مۆسیقای لێ ئەدا. هەروەها دواتر فیلمی دەرهێنەری کورد دەرهێنەری ڕۆژاوا مانۆ خەلیلمان لێدا کە ناوی هاوسەیە یاخود نەیبەر دراوسێ بەو فیلمە و مانۆ خەلیل خۆی لێرە ئامادەیە پرسیار و بە پرسیار و وەڵام کۆتاییمان هێنا بە بەرنامەکانی ئەو ئێوارەی یەکەم. زۆر باشە. من ئاماژەیەکی کورتم دابەوەی کە نزیکەی 31 فیلم بەشدارن لەناو ئەو 31 فیلمان چەند فیلمیان فیلمی درێژ و چەند شۆرت فیلمی تیا و چەند فیلمی دۆکمنتاریشی تیا و خەڵاتەکانیش چۆن دیاری کراوە. بەڵێ هەڵبەت وەکو 31 فیلمە فیلممان هەیە، 16 فیلمی بڵند، 16 فیلمی درێژ کە حوتیان بەڵگە فیلمە و هەشتیان چیرۆکی ئەفسانەییە و 15 فیلمی کورتمان هەیە. ئەو 15 فیلم لە بەڵگە فیلم و لە فیلمی ئەفسانەی سیان لەو فیلمانە ئەنیمەیشنن ئەنیماسۆنن با بڵێن کە کورتە فیلمن. هەروەها خەڵاتەکان خەڵاتی ڕۆژە زێرمان هەیە بۆ باشترین فیلمی بڵندی ئەفسانەیی. هەروەها خەڵاتی شەهید مەحمەد ئاکسۆی لەگەڵ خەڵاتی تەها کەریمی، خەڵاتی یەڵماز گۆنای و خەڵاتی باشترین ژنە ئاکتەر و باشترین کوڕە ئاکتەرمان هەیە لەگەڵ خەڵاتی ڕێزلێنانی فستیڤاڵی کوردی لەندەن. زۆر باشە. یعنی حەوت خەڵاتمان هەیە. زۆر باشە. لیژنەی داوەرانی ئەم فستیڤاڵە لە چەند کەس پێکاتون و کێن؟ لیژنەی داوەران لە 8 کەس پێکاتون، 4 بۆ فیلمی با بڵێن بەڵگە فیلم بە کورت و درێژەوە و 4یش بۆ فیلمی ئەفسانەیی. ئەوانەی بەڵگە فیلمەکە دەرهێنەری بەناوبانی باکوور وەیسی ئەڵتای، ڕێبەردۆسکی دەرهێنەرێکی تری زۆر بەتوانای لای خۆمانە لەگەڵ سیناریۆ نووس ڤێدا ساڵحی بەشی ڕۆژهەڵات لەگەڵ نیکۆل ئیڤانۆفسکی. هەروەها ئەوانەی بەشی فیلمی ئەفسانەیی سەرحەد کار ئەسڵان، کولاگول لەگەڵ پۆلین کوکلێت لەگە ئەزیز کاپکورتی. ئەمانە بووی دەرهێنەر و ئاکتەر و ئاکتەرن لە بەشە جیاوازەکانی کوردستان. زۆر باشە. شلێر خان هیچ مەرجێک هەبوو بۆ ئەوەی کە با بڵێن ئەو فیلمانی کە بەشدارن لەناو ئەم فستیڤاڵەدا بە پێی چ مەرجێک بوون یاخود ئەو مەرجانە چی بوون کە دەبێت لەناو فیلمەکاندا هەبێ بۆ ئەوی کە لەو فستیڤاڵەدا نمایش بکرێت؟ بەڵێ هەڵبەت وەکو هەموو فستیڤاڵێکی تر کۆمەڵێ ئەو مەرجانە هەیە کە بێ لە ڕووی ڕووناکی و تەکنیک و چیرۆکەوە بەهێز بێ، بەڵام
بۆ فستیڤاڵی ئێمە زۆر گرنگە کە چیرۆکەکان چیرۆکی کوردی بن بە ڕێژەی یەکەم بە پلەی یەکەم چیرۆکی کوردی بن یاخود ئەگەر هەندێک دەرهێنەرمان هەیە وەکو بۆ نمونە فیلمێکمان هەیە ناوی شنگالە لەلایەن دەرهێنەرێکی ئیسپانیەوە دەرهێنراوە ئانا بەفەڕۆڵ ئەو فیلمە بەڵام لە ڕۆژئاوا لە لای خۆشمان لە باشووری کوردستان لە ناوچەی دوهۆک و شنگال و ئەم شوێنانە تەسویرکراوە و با بڵێن وێنە گیراوە و هەروەها چیرۆکە کەس چیرۆکێکی تەواو کوردیە سێ بەشی کوردیە و بەشێکی ئیسپانیە کە باسی چیرۆکی سێ ژنەکەکە زۆر باش یەکەگرێتەوە چیرۆکیان هەروەها فیلمی ترمان هەیە بەڵێ هەموو کاستی ئەو فیلمانی کە بەشدار بوون لەو فستیڤالەدا کە فیلمەکانیان بەشدار بوو بۆ خۆیان یاخود دەرهێنەرەکانیان ئامادەیان هەیە لە ناو فستیڤالەکە هیچ کێشەیەک دروست نەبوو بۆ ئەوەی کە هەموو با بڵێن کاستی فیلمەکان یان بەلایەنی کەمەوە دەرهێنەری فیلمەکان لە ناو فستیڤالەکە بەشدار بن لە ڕاستە کێشەی گەورەمان هەبوو لەو ڕۆوە نەخێر هەندێکی کەم لە دەرهێنەرەکان و ئاکتەرەکان یاخود بەرهەمهێنەکان پرۆدیوسەرەکان بەشدارن لێرە بەڵام ژمارەیەکی زۆر زیاترمان لە دەرهێنەر و ئاکتەر داوت کردبوو بەڵام بە هەندێکیان بەهۆی کێشەی ڤیزەوە نەیانتوانی بگەنە ئێرە هەتا ئێستاش ڤیزەکانیان دەرنەچووە کە دوو-سێ مانگ زیاترە پێشکەشیان کردووە هەندێکیش بەهۆی کەمی بودجەوە دووبارە نەمانتوانی بە بیانگەێنینە ئێرە لەبەرەوەی هەتا ڤیزە دەرچوو نرخی هەموو شتێک بەهۆی ئەم شەڕ و جەنگ و شتانەی کە ئێستا هەیە نرخی هەموو شتێک زۆر چووە سەرێکە لە توانامانە نەبوو بەداخەوە کە لێرە ئامادە بن لەگەڵمانە زۆر باشە بێگومان لەناو هەموو فستیڤالێکدا جگە لە نمایشکردنی فیلم سازکردنی کۆڕ و سیمینار یاخود وەرکشۆپ یاخود دروستکردنی پانێڵە یاخود گفتوگۆی کراوە لە نێوان دەرهێنەرەکاندا لەناو ئەم فستیڤالەیە هیچ پانێڵ هیچ وەرکشۆپێک هەبوو بۆ بەشداربووەکان بەڵێ هەبوو و هەیە ئەتوانم بڵم ئێمە تەنها گەشتوینەتە سێهەم ڕۆژی فستیڤالەکەمان ڕۆژی یەکەممان پەناڵێکمان هەبوو لەلایەن پەناڵێکمان هەبوو لە دەربارەی مێژووی سینەما و ئەو ئاستەنگیانەی کە هاتۆتە ناوی لەلایەن دەرهێنەر مانۆ خەلیل هەروەها ئینگوین سیستەم کە سکۆلەر با بڵێن ئەکادمیەکی بەناوبانگە مەحمەد عەلی کۆنار دەرهێنەرێکی کوردە دووبارە بەداخەوە دەرهێنەری لای خۆمان باشوور شەوکەت ئەمین کۆرکی بڕیار بوو بەشدار بێ بەڵام ئەوی ژۆکوتم پێشتر بەهۆی کێشەی ڤیزەوە نەیتوانی ئامادە بێ ئاکتیڤیتی یاخود چالاکی ترکە هەمان بوو ئەمڕۆ بوو دووسێ کات ژمێربەر لە ئێستا وەرکشۆپێ بوو کە چۆن ئەتوانی داهێنەران لەسەر تەلەفۆنەکەت بەکاربێنی داهێنەر چۆن بە دیجیتەڵ لەسەر تەلەفۆنەکەت وێنە بکێشی کە لەلایەن سۆنیا ئەحمەد هونەرمەندێکی گەنجەوە کە هەمان شێوەکارە کە پۆستەرەکەشی بۆ دروست کردوین یەکێک پەناڵی خوسەمەنارێکی ترکە هەمانە ڕۆژی چوارشەمەیە 28 مانگ لەسەر ژن و سینەمای کوردی و کێشەکانیان بە تایبەتیکەی ساڕینین ژنی کورد لە ناو جیهانە دەنگی داوەتەوە بە ئازایەتی و بە وەستانیان دژی ئەو هێزە دڕندەی ئایسس و دژی هەموو زوڵم و زۆرێک کە لەیانەکرێ ئەمەش پەناڵێکی زۆر گرنگە کە لەلایەن حەلیمە ئەڵتەر ئاکتەری کورد هەروەها دەرهێنەرێکی ئەڵمانیەوە ئەنتۆنیۆ کیلن کە فیلمێکی هەیە لە فستیڤالەکەمانە لەسەر ڕۆژاوە بە ناوی ئەو بەری ڕۆبار مزگێن ئەرسەلان لەلایەن ئەمانە هەموویەوە بەشدارە با بڵێن ئامادە ئەکرێ و ڕێگەخرێ ڕۆژی پێنجشەمە با بڵێن ئاهەنگێکمان هەیە کە تایبەتە بە ئاهەنگی فستیڤالی کوردی لەندەن بۆ یادکردنەوەی ئەو با بڵێن ئامێرە کۆنانەی کە کولتوریانەی کە هەمانە لە کوردستانە و جۆرەکانی هەڵپەرچێ و ئەم جۆرە شتانە دوایەوە ڕۆژی
سێشەمە ببوورە کە 27 مانگەکە یادی هەواڵی فستیڤاڵڕێی فستیڤالەکە و پێشتر بەڕێوەبەری فستیڤال محمد عکسۆیە کرێ کە شەهید بوو لە ڕەقە بەدەستی داعش بەڵێ بەدەست و ڕۆژی هەینی کە 30 مانگەکە کۆتایی بە فستیڤالەکە هێنین بە فیلمێکی زۆر بەهێزی مامۆستا زەهاوی سەنجاوی بە ناوی منداڵی عیمادەوە و هەڵبەت مامۆستا زەهاوی لێرە بێ لەگەڵمانە و بە پرسیار و وەڵام و دوایەوە خەڵاتی باشترین خەڵاتەکان تا بەشەکرێ بەسەر ئەو فیلمانێکە خەڵاتیان دەبێتەوە. زۆر باشە خاتوشلێر فستیڤالی فیلمی کوردی لەندەن ماوەی چەند ساڵێکە بەڕێواچێت و ساڵانە چەندین فیلم نمایشەکرێت ئەو گۆڕانکاریانە یاخود دیارترین گۆڕانکاری کە زۆر بەرچاوە ئەم ساڵ لەناو فیلمەکاندا بەدیەکرێت لە ڕووی چیە یاخود چییە؟ وەکو خۆت وتت چەند ساڵ 21 ساڵ ئەم ساڵ 21 ساڵەکە ئێمە بەردەوامین لەم فستیڤاڵە گۆڕانێکی زۆر بەدی ئەکرێت لە چاو پێشترە ئێمە پار با بڵێن خولی 12هەمینی فستیڤالەکە یادی 20 ساڵەی فستیڤال بوو لەو 20 ساڵەی هەوڵماندا بە هەڵبەت بە ئۆنلاین بوو لەبەرەوەی لەبەر کێشەی کۆڤید لەبەرەوە بە ئۆنلاین لەم 20 ساڵەیە 127 فیلممان نمایش کرد کە لەم 20 ساڵەی پێش و بە بەڵگە فیلم تەنها فیلمی درێژ فیلمی بڵند فیلمی کورد نابێت شێوەیە 127 تەنها ئەوانەی کە لە پێش لە 2001ەوە هەتاوەکو 2000 دروست کرابوون ئەوە ئەتوان بڵم بەشێکی بوو هەموو فیلمەکان نەبوو لە 20 ساڵە ئەو هەموو فیلمە دروست کراوە و دوای ئەوە لە ڕووی کۆنتنت با بڵێن لە ڕووی ناوەڕۆکی فیلمەکانەوە ئەتوانی جیاوازێکی زۆر ببینی ئەتوان بڵێم پێشتر یەکەم فیلممان کەم بوو دووهەم ئەو فیلمانێک کە هەمان بوو زیاتر شتی سیاسی بوون با بڵێن باسی لە کێشەی سیاسی کورد دەکرد بەڵام ئێستا خۆشبەختانە زۆر دەرهێنە پێیا بووە زۆر دەرهێنەری بەتوانامان هەیە کە فیلمی زۆر جیاوازەکەن لەسەر زۆر شتی لەسەر بابەتی جیاوازتر کە پیشانی هەموو بینەرێکی دەرەوەیە کە ئێمەی کوردیش وەکو هەموو میلەتێکی تر کێشەی ترمان هەیە کولتورمان هەیە جلمان هەیە خواردنمان هەیە پێ ئەکەنین گۆرانی ئەڵێن بە مۆسیقا بۆ نمونە فیلمێکمان هەیە بە ناوی حوت سەمفۆنیای زاگرۆس کە شاخە جوانەکانی هەورامانمان پیشانەیە چۆن پیشانی ئەدا کە کورد بە مۆسیقا پێشوازی لە مەرگەکە هەندێک جار بە مۆسیقا بۆ نەخۆشەکانی یادەکاتەوە بە مۆسیقای یادی نەخۆشی چارەسەرەکە بۆ نمونە پار فیلمێکمان هەبوو باوانی بۆ نمونە کە هەمان شێوە بوو پیشانیەدا کە کورد تەنها بە تەنها هەر دەربارەی سیاسی و کوشتن نیە ئێمە هەر قوربانی نین دووبارە ئێمە چۆک و هەموو وڵات و میلەتێکی تر کێشەی ترمان هەیە کێشەی کۆمەڵایەتیمان هەیە ئێستا ئەم ساڵ فیلمی زەلاڤامان هەیە کە باس لە بە تەواوی ئەفسانەیە باس لە چۆنەڵی جنۆکە و ڕۆح و چۆنەڵی شەیتان و خوورافاتەکە فیلمێکی ترمان هەیە سفرنۆ کە فیلمێکی ئاکشنە ئەمە زۆر تازەیە لەلایەن کاکە بەختیار فەتاحەوە ئەمانە هەمووی فیلمی تازەن با بڵێن بواری تازەن کە دەرهێنەرە کوردەکان دەستیان داوەتێ و بە هیوان بەردەوام بن لەسەری. زۆر باشە خاتوشلێر هەموو بەشەکانی کوردستان یاخود هەموو پارچەکانی کوردستان وەک یەک بەشداریان هەیە لەم فستیڤاڵە؟ بەڵێت لە هەموو بەشەکانی لە ڕۆژهەڵاتەوە لە باشوور و ڕۆژاوا و باکوورەوە هەیە بەڵام ئەوە نیە بڵێن ڕێک بە یەکسانی ژمارەیەکی یەکسای کوردستان بۆ ئێمە هەمووی هەر وەکو یەکە لەبەرەوە ئەگەر هەر ساڵێک فیلممان نەبێ لە هەر بەشێکەوە ئەو پەڕی هەوڵە دەین هەتا فیلممان هەبێ بەڵام خۆشبەختانە ئەم ساڵ ساڵانی پێشووتر
کێشەمانەوە بوو لە ڕۆژاواوە کەمترین فیلممان هەبوو ئێستا لە ڕۆژاواوە ئەتوان بڵێم هەموو ساڵێک ئەمە بەتایبەتی ئەم 3 ساڵی پێشووتر ژمارەیەکی زۆر باش فیلمی زۆر بەهێز وەرەگرین لە فستیڤالەوە لە ڕۆژاواوە بەڵێ هەر 4 بەشەکە فیلمی زەڵاڤە بۆ نمونە لە دەرهێنەر ئەرسەلان ئەمیری لە ڕۆژهەڵاتەوە فیلمی هاوسێ مانۆ خەلیل لە ڕۆژاواوە فیلمی کچی باو 09 ئەزمون لە باشوورەوە فیلمی وەرزی تو لە باکوورەوە لەگەڵ گۆڤەندی عەلیوزین و چەندەها فیلمی تر طبعاً دەستەکانتان خۆش بێ و بە هیوای سەرکەوتنی زیاتر سوپاس شلێرخان کالەڕێی سکایپۆ لە لەندەنەوە لەگەڵم بوو